سڵاتان لەبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکە. ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیا سوودانی کۆبووە باسی موچەی هەرێمی کوردستان نەکرا. بەهای تمەن بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانی تاران بەرز بووە. نرخی ئۆنسەیەک زێڕش لە بازاڕەکانی جیهان بۆ 4100 دۆلار بەرز بووتەوە. ترامپ لە لوتکەی ئاشتی دەربارەی غەزە ڕەخنە لە عێراق دەگرێت. دەڵێت نەوتێکی زۆریان هەیە بەڵام نازانن چی لێ بکەن. ئەنجومەنی نێودەوڵەتی دانەوێڵە پێشبینیەکات بەرهەمی گەنمە شامی لە جیهاندا بگاتە سەر و 1 ملیار و 300 ملیۆن تۆن کە ئاستێکی پێوانەیە. دووبارە سڵاوتان لێبێ. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق با سەرۆکایەتی محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆتایی هات. تایە باس لە خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی هەشت نەکرا. بە پێی زانیاریەکانی محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کورسان نیوز لە بەغا لە کۆبوونەوەکەی ئەمڕۆیە کە سەعات 1:30 خولەک دەستی پێکرد و 2 سەعات و نیویشی خایاند هیچ باسێک بە هیچ جۆرێک باس لە موچەی هەرێمی کوردستان نەکراوە. تەیفسامیش کە وەزیری دارایی عێراق ئامادەی کۆبوونەوەکە نەبووە، بەڵام لە کۆبوونەوەکەیە بڕیار دراوە 3 ملیۆن بەرمیل نەوتی سپی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان تەرخان بکرێت. زیاتر لە مانگێکە وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی موچەخۆرانی بۆ مانگی ئاب ڕادستی وەزارەتی دارایی عێراق کردووە. هێشتا 120 ملیار دینار داهاتی ناوخۆ کە مانگانە داوا کراوە بۆ خەرجکردنی موچە نەنێردراوە. هەرێم چاوەڕێیە عێراق بڕیار لە خەرجکردنی موچە بات و دواتر پارەکە بنێرێت. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە چەند ڕۆژی ڕابردوو ئاماژەی بۆ کردووەکە داهاتی ناوخۆ ئامادەیە هەر کات بەغا بڕیار لە خەرجکردنی بدات داهاتی ناوخۆ ئەنێردرێت. ڕەنگە بتوانین بڵێن ئەمە ئاماژەیە کە بۆ نەبوونی متمانە لە نێوان هەردوولایە. ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە سەی سادق کەوتنە بواری جێبەجێکردنەوە. ماوەی چەند ساڵێکە بەهۆی قەیرانی دارایی نۆژەنگکردنەوە و جێبەجێکردنی ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە قەزای سەی سادق ڕاگیراون. ئێستا لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت نۆژەنگکردنەوەی بینای فەرمانگەکان و کۆنکرێتکردنی کۆڵانەکان دەستی پێکردووە کە داواکاری سەرەکی هاوڵاتیان بوو. بینای کۆمەڵگەی فەرمانگەکانی قەزای سەی سادقە کە لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت نۆژەن دەکرێتەوە. بەشەی کە ئێستا کاری تیاکرێ کار ئاسانێکی زۆر بە هاوڵاتیانی سنوورەکەمان دروستەکەوە بەمەش لە جیاتەوەی هاوڵاتیان بچنە شوێنی دوورەدەست کە پێشتر بۆ نمونە بینای قایمقامەتی قەزای سەی سایق لە سەرای سوبحاناغا بوو کە ئەمەش بەڕاستی زۆر دوور بوو بارگرانێکی زۆری بۆ هاوڵاتیانی خۆشەویستی قەزاکە ئێمە دروست کرد بوو. لە ئێستاە بە گەڕانەوەی بۆ ناو ئەم بینایە بە ئاسانی هاوڵاتیان ئەتوانن دەستیان بگا بە قایمقامێت و کارەکانیان ڕایی بکرێت. لەلایەکی دیکەشەوە پرۆژانەی کە لەگەڕێکی هەمن کەنیزەر دوای چەند ساڵێک لە ڕاگیرانیان بەگەڕ خرانەوە بەردەوامن لا کارکردن. هاوڵاتیانی سەی سادقیش داواکارن پرۆژە خزمەتگوزاریەکان فراوانتر بکرێت. ئەوەی ئێستا ئەمە کراوە زۆر دەستخۆشیان لێەکەین و پێخۆشحاڵین لە حکوومەت و لە کۆمپانیاکەیش. جا داواکەین بەڕاستی ئەم ئیشانە هەتا زووتر بکرێت باشترە و جوانترە و خەڵکیش پێی خۆشە و خەڵک زۆر ناڕەحەتن لە زۆر شوێن بەخوا شوێنی وهەیە زۆر ناڕەحەتەوە 2 ساڵ هەڵکردناوە بەخوا ئیمساڵ کراوە. جا داواتان لێکەین ئاورێکی جوان لە هەموو شاری سەی سایق و خەڵکی سەی سایق بنەوە و ئەوەلکەی پێمان سپێراوە و وعدمان بەلایانی پەیوەندیدار و بە هاوڵاتی قەزای سەی سادق داوە بەڵێنی خۆمان بەردەسەر و ئەوە ئێستا سوپاس بخوا لەسەر ئەو کۆنکرێتین کە پێری ئەم کاتانە خۆڵ بوو.
بۆیە ئەم ئیشانە زۆر گرنگن داوا لە جێگری سەرۆکی حکوومەت و لانی پەیوەندیدارەکانەکەین هاوکاری کۆمپانیاکان بن لەبەرەوەی حتا پرۆژە بمێنێتەوە زەرەری هەیە بەخوا حتا دقی زوو تەواو بێت لە مەسلحەتی هەم هاوڵاتیان هەم حکوومەتیشە. نۆژەنکردنەوەی بینایی فرمانگا حکوومیەکان بە بڕی 450 میلیۆن دینار جێبەجێ دەکرێت کە لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت بودجەکەی بۆ تەرخان کراوە. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوو ژمارەیە پرۆژەی دیکەی خزمەتگوزاری بخرێنە بواری کارکردنەوە. بەگەڕخستنەوەی پرۆژەکان و نۆژەنکردنەوەی بینایی فەرمانگە حکوومیەکانی قەزای سێ سادق سەرەتا و دەستپێکی قۆناغێکی نوێی ئاوادانیە بۆ قەزای سێ سادق و داوای بەردەوامی چەندین ساڵەی هاوڵاتیانی قەزاکەیە. بەماش قەزای سێ سادق لە قۆناغێکەوە دەچێتە قۆناغێکی نوێی ئاوادانی. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای سێ سادق. لە چوارچێوەی گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری بە گەڕەکەکان ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک سەردانی گەڕەکی دەواازەی کرد بۆ چاودێریکردنی پرۆژەی کۆنکرێتکردنی کۆڵانەکان و گەیاندنی هێڵی کارەبا و ئاوەڕۆوتیشی بە یەکسانی پرۆژەکان ئەگەێنە سەرجەم گەڕەکەکانی کەرکووک وەک ڕابردوو ناکەن کە چەند گەڕەکێک بێبەشکرابوون لە پرۆژە خزمەتگوزاریە سەرەتاییەکان. خەڵکیان مەحروم کردبوو لە خزمەتگوزاری. ئێستاکە ئێمە خزمەتگوزاری بۆ ئەم گەڕەکانە. ئەم گەڕەکانە خەڵکێکی ئاسایی تێدا ئەژێت، خەڵکێکەوە مەعیشەتەکەی مامناوەندە یان خەڵکێکی هەژاری تێدا ئەژێت. بەواجب زانیوە کە کاری بۆ بکەین. لەگەر دەست بەکاربوونمان نێمە گرنگیمان بەم گەڕەکانە داوە ئاسۆژیان بە خۆت ئاگاداریت. ئێستام گەڕەکە لێرانە هەر سەئەلعان لێرانە پرۆژەی مەجاریان بۆ کراوە، پرۆژەی کۆنکریتیان وا ئەلعانوا ئیشەکرێت و کارەباشیان بۆ کراوە. سێ پرۆژە بەس بۆی دەکراوە. پێشتریش ئاوی خواردنەوەمان بۆ ناردوون. واتە خەڵک ئەمڕۆکە ئەوەی ئەوێت. ئەمە تەنها لێرە نییە. ئێستا لەعان لە کەرکووک تقریبن لە 6 بۆ 7 گەڕک ئیشەکرێت وەکو ئەم کۆڵانانە و ئەمە بەردەوامە بێت. بەسەرش بێ سەرەی بەهایدراوەکان و نرخی کانزاگران بەهەکانە لەسەر ئاستی جیهان زێر کارێکی کردووە کە نەک ڕۆژانە بە دەقە و سەعات هەواڵاوە پێویستەکە وردەکاری لەبارەوە بخرێتە ڕوو لەبەرەوەی کە ئەم ڕۆژ دیسانەوە زێر ئاستی پێوانەی تۆمار کردووە. بەهای دراوەکان ئەگەر بمێ باس بکەم $100 ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 141,600 دینار مامەڵەی پێوەکرا. بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە. بارودۆخێکی باشی هەیە، زۆرمان لەسەر وتووەکە هۆکاری ئەمە چییە کە دینار بەرامبەر بە دۆلار سەقامگیرە. پێم وانە ئیتر پێویستی بۆ بکە زیاتر لەسەری بڕۆین، بەڵامی تر بێگومان یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی ئەو سیاسەتانەیە کە بانکی ناوەندی هەر خۆی عەلی عەلاق باسیەکاڵێ سیاسەتەکانمان گونجاون بۆ ئەوەی کە پاڵپشتی لە نرخی دراوی نیشتیمانی لە بەهای دراوی نیشتیمانی بکەین. باسیەوەش ئەکات ئەڵێ کە سیاسەتەکانمان لەلایەن گەنجینەی ئەمریکا وەستایش ئەکرێت ئەڵێ پاڵپشتێکی باشمان هەیە بۆ دینار و بڕیار نییە کە ئەگەر مەگەر شتێکی لە ناکاو ڕووبا بەڵام نرخی ینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزین تۆمار ناکات. سەبارەت بە پاوەند 100 پاوەند بە 189,000 دینار بوو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کاتی داخستنی بازاڕە. 100 یۆرۆ بە 164,500 دینار مامەڵەی پێوەکراوە. $100 بە 10,980,000 تمەن بووە تمەن لە ئاستێکا بەرزبوونەوەی تۆمار کردو. دواتر باسی هۆکارەکانیەکەین بێگومانە چینە تاران لەگەڵ پەیامنێرمان قساکەین. 1 ملیۆن لیرەی سووری بە 125,900 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,392 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ مامەڵەی پێوەکراوە. با زانیاری زیاتر وەربگرین هەر لەم بارەیەوە باسی زێر بکەین. ئەمڕۆ کە زێر دیسانەوە ئاستی پێوانەی تۆمارکرد 1 ئۆنسەی بۆ $4,179 بەرز بووە. ئاستی پێوانەی نوێ بوو کە دواتر دابەزینی تۆمار کردووە ئەو ئاستە پێوانەیە نوێیە کە ئەمڕۆ بەخۆیەوە بینی بۆ 4,001 ئۆنسە بۆ $4,105 دابەزی. هۆکاری بەرزبوونەوەی زێر دیسانەوە لەم ئاستەیە و ئەم ئاستە پێوانەیە کە بەخۆیەوە بینی بوو
دیارە سیاسەتە بازرگانیەکانی جیهانە ئەم جەنگە بازرگانیە کە لە نێوان ئەمریکا و چین هەیە چین وەڵامی داوەتەوە ئەڵێ وەڵاممان ئەبێت بۆ بڕیارەکەی ترامپ کە باجی 100% زیادەی خستۆتە سەر بەرهەمی هاوردەکراو لە چینەوە ئەڵێ ئێمە وەکو خۆی ڕۆبەڕووی ئەم شتە ئەبینەوە و دیارە بە تەمانیە کە پاشە کشەیە تەنازل بکات و بڕیاری وایەکە وەڵامی ترامپ باتەوە هەرچەند ینی ئەوانە کە شیکاری بۆم بابەتاناکەن ئەڵێن ئەمە تەنها لێدوانە و ئەم دوو وڵاتە ئەیانوێ ئیمتیاز لە یەک وەربگرن بۆ کاتی دانوستان کە ئەنوێ دانوستان بکەن بۆ ئاگربەستی بازرگانی بەڵام هەرچیەک بێ لێدوانەکان یاری بە نرخی زێڕەکات و بەردەوام بەرزی ئەکاتەوە 1 کیلۆگرام زێڕش $132,000 بە $132,000 بۆ ئەمڕۆ 1 لیرەی زێر بە $870 و زێر ئەیارە 21 لە بازارەکانی هەرێمی کوردستان بە $842,000 بوو ئەم جۆرەی زێر لە هەرێمی کوردستان خواستێکی زۆری لەسەر 1 ئۆنسە زیو بە $50 و 59 سنت بوو زیویش هاوتەریب لەگەڵ زێر بەردەوامە لە بەرزبوونەوە ئەمڕۆ کەش ئاستی پێوانەی نوێی تۆمار کرد زیویش بە هەمان شێوەی زێر $50 و 62 سنتیشی بەخۆیەوە بینی و دواتر وەگەوەی کە لە بابەتی دای لە بردنەکەم زێر شابینیمان دابەزی 1 کیلۆگرام زیویش بە $1,626 بوو ئەمڕۆکە بە باسێکی نەوتیش بکەین بزانین نەوت لە بازارەکانی جیهان چی بەسەر هاتووە نرخی نەوت ئەمڕۆ دابەزینی تۆمار کردووە بە تەقریبی لە 102 ئەمڕۆ نەوت دابەزیوەیەک بەرمیل نەوتی خاوی برنت لە بازارەکانی جیهان ئەمڕۆ بە $62 بوو نەوتی تەکساس بە $58 و 17 سنت بوو هەردوو جۆرەکەی دابەزینیان تۆمار کردووە هۆکاری دابەزینی نەوتیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاژانسی نێودەوڵەتی وزە پێشبینی کردووە ئەڵێ تا کۆتایی ئەم ساڵ لە داهاتووە ئاستی خستنە ڕوو بەرز ئەبێتەوە لە هەمان کاتا خواست کەم ئەبێتەوە کە بەرزبوونەوەی خستنە ڕوو دابەزینی خواست هەردووکی هۆکارە بۆی کە نرخی نەوتدا بەبەزێت وە زیادە دروست ببێت لە قەبارەی نەوت لە بازارەکان غازی سروشتیش بە $3 بۆ ئەمڕۆکە لە بازارەکانی جیهان بەڵام جیاواز لەم بابەتە ئەمەوێ بچمە دهۆک باسی بێکاریتان بۆ بکەم باسی کێشە ئابوووریەکانتان بۆ بکەم لە دهۆک دیارە دهۆک یەکێکە لە وڵاتانە کە هەندێک ڕوبەڕووی کێشا بێتەوە باسی هەژاری ئەەکەم لەوێت تا دێت ئاستی دای لە بردنەکەم باسی دهۆکم کرد بەڵام هەواڵەکەمان دەربارەی ئامێدیە ئاستی بێکاری لە قەزای ئامێدی زیاتر بەرزە بێتەوە ئەوش بۆتە هۆیەوەی کە زۆربەی گەنجەکان تووشی گرفت بن گەنجان داوای هەلی کارەکەن تا بتوانن لە ناوچەکەیان بمێنەوە ناچار نەبن بیر لا کۆچکردن بکەنەوە بۆ دەرەوەی وڵات و ناوچەکانی تریش لە ناو هەرێمی کوردستان چونکە هەتا ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئامێدی بەهۆی بێکاریەوە شارەکەیان بەجێهێشت و ئابووری ناسانیش ئەڵێن نەبوونی پلان و پرۆژەی استراتیژی هۆکارێکی سەرەکی بێکاریە لە ئامێدی هەژمارەکە زۆر یا گەنجێن قەزا ئامێدیێ چەندین ساڵە ئەو دەلیڤێن کاریدگەرن لێ کار بدەست ناکەوید و دەبێژن کەرتێ تایبەت ژیێ لاوازە لەوڕە ئەف گەنجە ماینە بێکار ئامێدیە ینی ئەشی بێژمەتە بسەدەها گەنج نوکە هەکوت بێژن هەم خەریج و هەم یەت بێشەهادەژی يعني توشي بطالية كواسا بوين سبب هندجي دفات قاري تفابو حكماتهم چه پروژه واصلين يعني الأوميديا كوبيجن مثلا جانجي ما دشيتن تقدر شول كاتن شولا كي بردوامي تقريبا دما كدرجة جحيل الأوميديا بو في وضع قالك نوليتن سبب هندجي جحيل نمونة توميديا ده هم هر ایک مجاله که ببینید چه شب در کویتن کردستان در کویتن چه چیتا پارزگاه دو که دا سنتر دو که دا یان هر پارزگاه که دیا عراق بید دست شولک دست کوی چیت شول کردن ئابووریناسێک ژی دیار دکات نەبوونا چ پلان و پرۆژەیەن استراتیژی بوو vێدەڤەرێ ئاستێ بێکاریێ bi bilindî maye. امیدی جه که یه ودره همی جهت بازرگانی مثلا ام گله جهاد بینیم کی زاخ و کی سمیل احتمالات دریوت شولی پتر دلی هبن چکوی سر خطوط رئیسی یه دولی
بس أوميديا بحكم موقعه وموقعك حتى حدك عسكري بو نتيجة كريارة شر المنطقة وما شبون بويا سبب هندك وفرصة تشولي كيمتل بهن أو بيتواصل جيب قشتو جزور ندى منطقة ماكو دریو شولی بو گنجو چبن به صدما بیکاری بشکازور یا خلکی و دوره قصد سنتر پارێزگاه دووکێ کریە و بەردەوام ڕێژا چوونا خەلکێش دەڤەرێ زێدە دەبیت. لەوی باژێری بەردەوام ئاستێ بێکاریێ بلند دەبیت. ئەف چەندە ژی بوویە سەدەم بەردەوام خەلک قەستا دەڤەرێن دی بکەن. دڵدار عەرب کورسان نیوز ئامێدیێ. دوێنێ ترامپ لە پەراوێزی سەردانەکەی بۆ ئیسرائیل و دواتری شەرمشێخ قسەی زۆری کرد. باسی ئیسرائیل و غەزە و ئێران و ناوچەکەی کرد بەگشتی. جا لە لێدوانەکانیە ئەم جارەیان عێراق و نەوتەکەشی پێبەش نەکرد. تعلیقی لە بەرپرسانی وڵاتەکەدا وتی نەوتی زۆریان هەیە نازانن چی لێ بکەن. باو لێدوانەی ترامپ ببینین دواتر بە زانیاری ورد دەربارەی نەوتی عێراق ئەگەڕێمە وڵاتان. عێراقیش لێرێ نەوتێکی زۆریان هەیە بەس نازانن چی لێ بکەن. ئەوە کێشێکی گەورەیە کاتێک نەوتێکی زۆرت هەبێت بەڵام هیچ بیرۆکەیەکت نەبێت چۆن بەکاری بهێنیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتە. عێراقیش لێرێ. با باسی عێراق و نەوتی عێراق بکەین کە ترامپ ئەڵێ زۆریان هەیە و نازانن چی لێ بکەن. زانیاریەکان بخەینە ڕووبزانین بەڕاست لە ڕووی داتا و ژمارەشەوە عێراق نەوتێکی زۆری هەیە کە نازانن چی لێ بکەن. بە زانیاریەکان لێرە وەربگرین هەرچەندە شاراوە نییە کە عێراق لە ئاستێکی زۆر بەرزە پشتی بە داهاتی نەوتی بەستووە، بەڵام با باسی قەبارەکەشی بکەین بزانین چەند داهاتی هەیە چەند هەنارداکە و ژێرخانی نەوتی عێراق بەگشتی چۆنە. عێراق پێنجەم گەورەترین یەدەگی جیهانی هەیە لە ڕووی نەوتەوە لە سەدا نۆی یەدەگی پێنجەم ینی گەورەترین یەدەگە لە سەدا نۆی یەدەگی جیهان لە عێراقا لە بڵین لە عێراق بوونی هەیە ئەو یەدەگی نەوتەکە لەسەر ئاستی جیهان هەیە. سەدا چواری بەرهەمهێنانی جیهان لە عێراقا واتەوە نەوتەکە عێراق بەرهەمی ئەهێنێت لە هەموو نەوتەکە لەسەر ئاستی جیهان بەرهەمەهێنرێت سەدا چواریەتی سەدا حەفدەی یەدەگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە کە دووەم بەرهەمهێنەری ئۆپیک پڵەسیشە لە دوای سعودیا. بە هەر لەم بارەیەوە زانیاری زیاتر وەربگرین دەربارەی نەوتی عێراق. بەرهەمی عێراق بۆ ساڵی 2024 ئەگەر بمێ باسی بکەم 4.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوتی بەرهەم هێناوە عێراق کە 4.4 ملیۆن بەرمیلی واتە 4 ملیۆن و 400 هزار بەرمیل نەوت کە لە عێراق هەیە نەوتی خاوە ینی نایپاڵەوێت بە شێوەی خاو بەرهەمە هێنرێت و دواتر کاری ڕەوانەکردنی بۆ کرد بە بازارەکانی جیهان 4.1 ملیۆن بەرمیلیش لە عێراقا نەوتی عێراقا و 300 هزار بەرمیلی هەرێمی کوردستانەگرێتەوە و نزیکەی 300 هزار بەرمیل لەمەی هەرێم بڵین کەمتر و زیاتریش هەیە کە لەم دواییانەیە بۆ ژێر 300 هزار بەرمیلیش دابەزینی بەخۆی بینی. ئامانجی دوورخایانی هەیە عێراق بڕیارە تا ساڵی 2029 6 ملیۆن بەرمیلی ڕۆژانە نەوت بەرهەم بهێنێت دواتە لەم بڕەوە لە 4.5 ملیۆنەوە بیگەێنێتە 6 ملیۆن بەرمیلی ڕۆژان. ئەگەر باسی هەناردە بکەم بۆ ساڵی 2024 باسی هەناردەی ڕۆژانەکەی ناکەم کە بە تێکڕای ڕۆژانە چەندەی هەناردە کردووە بە درێژایی ساڵی 2024 بە درێژایی ساڵی ڕابردوو عێراق 1 ملیار و زیاتر لە 1 ملیار و 200 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە. لە ڕێگەیم هەناردەیەوە 95 ملیار و دیارە ئەمەی کە من باسی یەکەم کورتکراوەیە زیاتر لە 95 ملیار و 100 ملیۆن دلار داهاتی دەستکەوتووە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەکەیەوە کە 1 ملیار و 200 ملیۆن بەرمیلی لە نەوتی بەسرە بووە. سەدا 99 ئەو نەوتەی عێراق کە هەناردەیە کات نەوتی بەسڕەیە تەنها سەدا یەکی نەوتی کەرکووکە کە 10.5 ملیۆن بەرمیلە ئەوەی کە بەر کەرکووکە کەوێت. بە هەر لەم بارەیەوە زانیاری زیاتر وەربگرین. کڕیارانی نەوتی عێراق کڕیارە سەرەکیەکانی بێگومان چین و هندستان و کۆریای باشوورن لە ڕووی ئەوە کە عێراق ئەیفرۆشێت چین بڵین ڕۆژانە 1 ملیۆن و 190 هزار بەرمیل
نەوت لە عێراق ئەکڕێت هندستان 979,000 لێ ئەکرێت کۆریای باشوور 338,000 بەرمیل نەوت لە عێراق ئەکڕێت ئەمە ڕیزبەندیەکانن بەڵام ڕیزبەندەکانی عێراقن بەڵام بۆ هندستانیش عێراق وڵاتێکی گرنگە فرۆشتنی ئەم داتانەی 2024 لە ئێستاە فرۆشتنی نەوتی عێراق بۆ هندستان بەرزبوونەوەی تۆمار کردووە و لەو وڵاتانە کە هندستان نەوتیان لێ ئەکرێت عێراق بۆ ینی جێی خۆی لە ڕیزبەندی دووەما کردووەتەوە. پاڵاوگە گرنگەکان من با پێشەوەی باسی پاڵاوگەکان بکەم باسی یەدەگ و توانای پاڵاوتنەکەی بکەم. یەدەگی عێراق ئەو یەدەگە کە پێڵن یەدەگی سەلمێنرا و 145 ملیار بەرمیلەوەکو وتم پێنجەم گەورەترین یەدەگی هەیە لەسەر ئاستی هەموو جیهان بەڵام توانای پاڵاوتن لە عێراق 1.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە. عێراق سەر و سەدانەوە دینەوتەکەی بە شێوەی خاو ئەفرۆشێت دواتان نەوتەکە دەرئەکات و ڕەوانەی بازاڕە جیهانیەکانی ئەکات. ئەوەی کە ترامپ و توێتی ڕەنگە ئەگەر بەپێی ئەم داتانە لێکدانەوەی بۆ بکەین زۆریش ناحەق نەڵێ لە بەرۆی کە ئەگەر بێت و عێراق نەوتەکەی هەروە بە شێوەی خاو نەنێرێت بۆ بازاڕە جیهانیەکان کاری پاڵاوتنی بۆ بکات ڕەنگە داهاتێکی زیاتریشی دەستکەوێت و گرنگترین پاڵاوگەکانی عێراقیش لە بێجی و بەسرە و کەربەلان کە لەم پاڵاوگانە نەوتەکەی ئەپاڵەوێت و دواتر ئەوەی کە پێویستی بێ بۆ ناوخۆ بەکاری ئەهێنێت و ئەوەشیکە بۆ هەناردەکردن بشێ هەناردەی ئەکات بەڵام لە ئێستاە پاڵاوتن بەرز بۆتەوە پێشتر زۆربەی هاوردا کرد و ئێستا بەشێکی باش لەوەی کە لە ناوخۆ پێویستی بەمە پڕی ئەکاتەوەمە. ئەگەر زانیاری ترمان نەبێت و کۆتا زانیاریمان بێ لەبارەی نەوتی عێراقەوە ئەمە لەم بابەتە دوور بکەمەوە باسی زێڕم کرد پێش ئەم بابەتە باسی ئەوەم کرد کە زێڕ لە بازاڕەکانی جیهان چی بەسەر هاتووە بەڵام شتێکە گرنگە بێگومان ئەو گۆڕانکاریەکە لە نرخی زێڕا دروستە بێت لەسەر ئاستی جیهان گۆڕانکاری لە نرخەکەی دروستەکە لە بازاڕی وڵاتەکانیشە لە بازاڕە لۆکاڵیەکانیشە. لە هەندێک وڵات جگەل لە بەرزبوونەوەی نرخی جیهانی زێڕ هۆکاری ناوخۆییش ئەبنە هۆیەوەی کە نرخی زێڕ بەرز و نزمی بکات و گۆڕانکاری بەسەرابێت. جام نەبێ بە دیاریکراوی باسی ئێران بکەم. جگە لە نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان بەهای تمەن بەرامبەر بە دۆلاریش کاریگەری دروست دەکات و لە ئێستاە لە شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و میوانێکمان لەگەڵە کاک لەتیف سعیدی زێڕنگەر. کاک لەتیف زۆر بەخێر هاتن باسێکی بارودۆخی بازاڕی زێڕمان بۆ بکەن لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان. سڵاو نێرێ ڕێزان خان بەخێر بێن سەرچاوم. لەو ساڵانەدا کە بە بۆنەی تەحریمی کشوەری ئێمەوە زۆربەی زێر و قیمەتی زێر و دولار چۆتە سەرەوە بەداخەوە خەڵک ناتوانێت زێر بکرێ یا بڕۆن لە بازاڕەکانە معاملەی زێرکەن. زێڕی جەهانی کە هەروە دەڕواتە سەرێ لە ئێراندا تاثیر گوزارە بەڵام قسمەتێک کە زۆر تاثیر گوزارە لە ئێراندا بەخشی خەبەریە بەخشی ئەوەی کە ئێمە هەر خەبەرێکە واردی کشوەری ئێمە بێت کە ئەگەر چاک بێت زێڕەکان زێر قیمەتی زیاد دێتە خوارەوە بەڵام ئەگەر قسمە خراپ بێ منفی بێ خەبەری منفی بێت زێر دەچێتە سەرەوە. هەر بە بۆنەی ئەوەوە هەروەها کە بازاڕی جەهانی قیمەتی بازاری جەهانی دەچێتە سەرەوە تاثیر گوزار دەبێت زۆر لەسەر نرخی نێو دەوڵەتی ئێمە نێو کشوەری ئێمە بەداخەوە زۆر گران بووە هەم دلار گران دەبێت هەم زێر گران بووە هەم تاثیر گوزار. بەم شتانە کە جەنابەت باست کرد نرخی زەر گرانە بە جگەلەوەی کە زێڕی جیهانی کاریگەری دروستەکە بەهای دراویش کاریگەری دروستەکە تا چەند بازاڕی ئێوە گۆڕانکاری بەسەرا هاتووە. بۆ نمونە باسی جەنابەت باسی خۆتان بکەین ئایا هیچ هەستی پێکەن کە ژمارە و کەسانەکە ڕوو لە دوکانەکەتانەکەن بۆ کڕینی زێر کەمی کردبێ ژمارەی مشتریەکانتان کەمی کردبێ کڕیارەکانتان؟ زۆر تاثیر گوزار بووە هەم لە بابەتی کڕیاری زێرەوە هەم لە بابەتی ئەوەی کە بازاڕی زێر ئێمە بە سێ چوار قسمەت بەیەکەوە ڕەتیانەیە ئەوەی کەوا زێر دروستەکە ئەوەی وا زێر پەخش دەکاتەوەی وا زێر دەفرۆشێ ئەوە قسمەتی شمش ئەوانە کولەن تاثیر گوزارە لەسەر بازاڕی زێر چون زۆر گران بووە کڕیاریشی کەم بووە بەداخەوە زۆر قسمەتە تەولیدیەکان
ناتوانن کار بکەن لەسەر کاری ئەو تۆلیداتەیە کە زێردا هەیە بەداخەوە زۆر تاثیرێکی زۆر خراپیشی داناوە فقط وەختی کە زێر گران دەبێت لە ئێراندا لە مەرحلەی ئەوەڵدا تا هەفتەیە 2 هەفتە تاثیری لەسەر فقط خۆیەتی لەسەر زێڕە لە دوای ئەوەی یەواش تاثیر لەسەر شتەکانی کە دادنێت کە تاثیری لەسەر شتەکانی دانا زمانێکە دلار ئەگەر 5,000 لە ئێران گران بێ زۆر تاثیر دانانێ بەڵام ئەگەر زۆرتر گران بێ مثلا لە ئەو هەفتەیەدا 2 هەفتەی ڕابردوودا کە قیمەتی دلار لە 95-96,000 ڕۆیشت بە 111 ڕۆیشت بە 118,000 تمەنی ئێران بەداخەوە زۆر شت گران بووە دەی ئەوەی زۆر تاسیری گرنگی هەیە بۆ سەر ژیانی خەڵکو و بۆ سەر هەروە ئێمە. باشە کاک لەتیف هەواڵێک هەبوو دەربارەیەوەی کە حکوومەت لە ماوەی ڕابردووە زیاتر لە 500 وێبسایتی ئۆنلاین و پلاتفۆرمی ئۆنلاینی فرۆشتنی زێڕی داخستووە هۆکارەکەی بۆ وا گێڕێتەوە ئەڵێ زێڕیان فرۆشتۆ ببێەوەی هیچ زێڕێکیان هەبوو بێت یا مامەڵەی هەواییان کردووە ئەڵێ ئەو زێڕی کە ئەیفرۆشن پاڵپشتیکراو نییە بە زێڕ یا بە حساب بانکیەکەیان لە لای بانکی ناوەندی ئایا خەڵک هیچ لەمە زیانی بەرکەوتووە ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن؟ 100% زیانیەوە بەرکەوتووە 100% بازاری ئانلاین تاثیرگوزاریشە لەسەر نێو بازاری ناوخۆیی لە عەسڵدا ئێمە لە هەفتەدا 3 ڕۆژ تعتیلیمان هەیە 2 ڕۆژ بازاری جیهانیمان تعتیلە ڕۆژێکی جمعەیشمان هەیە کە هیچ قیمەتێکی نە جیهانیمان هەیە نە نێو خۆشە ئەو قیمەتەمان هەیە بەڵام ئەو بازارە کە ئێمە پێڵێن ئۆتاقی معاملاتی ئەوانە زۆر تاثیرگوزارن لەسەر بردنەوەی سەر بۆ ئەوەی کە ببینە سەر یا بێنە خوارەوە نرخی زێڕیش بانکی بنەڕەتی لە ئێران تعینی دەکات بەڵام ئەوان تاثیرگوزارن لەسەری ئێستایش کە ئەوان نەماون بازاری ئێمە بۆتە بازاری فیزیکیانی مەسەڵەن معاملات کە دەکرێت بە زۆر معاملە دەکرێت ئالان بۆتە گروپ ینی مەسەڵەن 20 نەفەری 30 نەفەری دە 15 گروپ تەشکیل بۆ لە ئێران لە شارەکە لە شارە گەورەکان بەتایبەت لە شاری تاران و ئیسفەهان و شیراز و یەزد و تەورێت ئەو گروپانە داخلی واردی بازاری لە معاملات دەبن ڕۆژی جمعە هیچ بازارێکمان نییە تعتیلی وەدێ لەو ڕۆژەدا ئەبینی 1 ملیۆن قیمەت باڵاپایین دەکات ئەوانە تاثیر دادەن لەسەر و نرخی بەرزبوونەوە کەمبوونەوە. باشە کاک لەتیف باسیەوەت کردوتت بازار کەس بووە بەهۆیەوەی کە زێڕ نرخەکەی ئاوای لێ هاتووە هەر بازاڕی فرۆشتنی ئەو جۆرە زێڕە کەس بووە کە هاوڵاتیان خانمان بۆ جوانکاری بەکاریەهێنن یان بۆ نمونە بازاڕی فرۆشتنی زێڕ بۆ سەرمایه‌گوزاری بۆ بەرهێنانیش لاواز بووە هیچ خەڵک ڕووناکاتە ئەوەی کە زێڕێک بکرێت کە حەقدەستی کەمتر بێت بۆی پاشەکەوتی پێ بکە ئەگەر پارەیەکی بەدەستەوە بێت من مثالێکی چکۆلێ بڵێم ئەو شەوتۆ ئەگەر 1 میلیاردمە پوڵت ببێت هەر لەو وڵاتی ئێمە لە ئێران ئەگەر 2 شەو کاری پێنەکەی یا نەیدەی بەزەر یا نەیدەی بەدوار یا هەر کارێکە خەڵکی دەیکەن ئەو 1 میلیاردە سەدی کەم دەبێتەوە یعنی خۆت بە خۆت ئەرزش دەبێت دەبێتە 900 میلیۆن واقعیەتی ئەمر ئەوەیە کە ئێمە ئێستا معاملاتی شەمش کەمێک زۆر بووە لە نێو خەڵکە چون زەرەر و زیانەکەی کەمترە نسبەت بە زێڕێکە دەیدەین بە ماڵان نیاژنان ئیسفادەی لێ دەکەن چون ئوجرەتی لێوە ناگرین شمش یا ئەمان ئاپشرە یا زێڕی تواوە یا زێڕی خام کە هیچ شتێکی لەسەر دانیە فقط ئوجرەتێکی زۆر چکۆلە لەسەر دادنین و لە خەڵکی وەرەگرین بەڵام ئالان ئێستا زۆربەی خەڵ ینی لەوانەیە بڵێن ئەگەر ئێقراقمان بێ بۆن 50-60% خەڵک ڕویان کردووەتە کاری سکە و ئاپشرە ئەوانە دەکرن ئەوانە باشە کێری هەیە بۆیان باشە کاک لەتیف ئەتوانی نمونەیەکمان بۆ بێنیتەوە ئەمەوێ بزانێکم کە گۆڕانکاریەکە لە چه ئاستێکایە جاران پێش دروستبوونی ئەم وەزعە ئەگەر بڵێن 2 کەس بۆ هاوسەرگیری بۆ کڕینی زێڕی هاوسەرگیری ڕویان کردایە دوکانەکان پێشتر چەند گرام چەند مسقاڵیانە کڕی ئێستا کە وەزعەکە ئاوای لێ هاتووە چەند ئەکڕن ئەوەی کە ئێستا کە دەوڵەمەندە بۆی فەق ناکە کۆمەڵایەتیە جامعات فقط دەوڵەمەندی تێدا نیە فەقیر و هەژار و تەبەقەی متەوەسط و هەموو شتێکی تێدایە ئێستا
جاران کە مەسەڵەن دەیانکەری 100 گرم یا 20 مسقال یا 30 مسقال یا 130 گرم یا 150 گرم بە توانایی خۆی ئێستا هاتوتە خوارێ هاتوتە ژێر دە مسقال ژێر دەگرم هەتا بە مسقال ئێمە فرۆشتومانە بە یەک مسقال فرۆشتومانە ئێستا بازێک کەس ئەسڵەن تەڵای لە نەزەردا نییە بۆ بەرزبوونەوەی نرخی تەڵاو دلار فقط ئەوە نییە کە مەسەڵەن ئێمە بڵێن بوتێک یا زاوایەک دێت فقط زێڕەکە دەکرێت و تەواو دەبێت شتەکانی کەش بە ئاسی تەڵاو دلارە و گران دەبێت هەرچەند تەڵاو دلار دەچێتە سەر و شتەکانی کەش لە کەلوپەلی ماڵێ لە وەسایلی ماڵێ لە هەر شتێکا بێ هەر شتێک دەبێت بە پێی ئەوە دەچێتە سەرێ کە بە پێی ئەوە دەچێتە سەر و ئەگەر زێر و دلار بێتە خوارە مەتاسفانە و نایەت خوارەوە هەر لە جیگای خۆی ڕادەبەستێت بەداخەوە ئێستا زۆر کەم بۆ خەڵک ڕووی کردووەتە نوقرە یا زێ و یا خەڵک ڕویان کردوتە ئەرز و زەمین و ئەوانە کە بەرحاڵ بە توانایی تا 150 میلیۆن تا 200 میلیۆن دەیکڕن. سپاس لەتیف سەعیدی زەڕەنگەر لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. ئەنجومەنی نێودەوڵەتی دانەوێڵا پێشبینی ئەکات بەرهەمی 2025-2026 گەنمەشامی لە جیهانە بگاتە سەر و 1 ملیار و 300 میلیۆن تۆن کە ئاستێکی پێوانەیە گرنگترین هۆکاری بەرزبوونەوەی بەرزبوونەوەی بەرهەمی گوڵە بەڕۆژە زیادبوونی ڕووبەری چێندرا و بەرهەمی ئەمریکایە. گەنمەشامی بەرهەمێکی گرنگ و استراتیژیە لە هەموو کیشوەرەکان بەرهەمەهێنرێت. گرنگیەکەی لەو ڕۆیە کە هەم هاوڵاتیانی جیهان بۆ خواردن بەکاریهێنن هەم وەک خۆراکی ئاژەڵ بەکاریهێن و لە پیشەسازیشە ئەم بەرهەمە ئیستفادەی لێکرێت. بۆ نمونە هەندێک بەرهەمی لێ دروست دەکرێت لەوانە ئارد کۆرنفلێکس ڕۆن نشاستە شەربەت و چەندەها بەرهەمی تریش. بۆ هۆیشەوە ئەنجومەنی نێودەوڵەتی دانەوێڵە ئەڵێت لەگەڵ ئەوەیە کە بەرهەمهێنان لە وەرزی ئەم ساڵا بەرزە بێتەوە بەکارهێنانیش بەرزبوونەوە تۆمارەکە. عێراق بۆ بەرهەمهێنانی گەنمەشامی لە ڕیزبەندی 64 جیهانایە ساڵانە سەر و 200 میلیۆن بۆ هاوردێ ئەو بەرهەمە خەرجەکات. لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانیش بەرهەمی گەنمەشامیمان هەیە. لە هەولێر 8165 دۆنم بە گەنمەشامی چێندراوە بەرهەمەکەی 28500 تۆنە لە ڕیزبەندی یەکەمایە. دهۆک بە ڕووبەری 6668 دۆنم و 21900 تۆن بەرهەم و سلێمانیش بە ڕووبەری 2187 دۆنم و 2100 تۆن ڕیزبەندی دووەم و سێمیان گرتووە. گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین و زاخۆش گەنمەشامیان هەیە لە ڕیزبەندی 4 و 5 و 6 و 7 لە هەرێمی کوردستان. بابەداتەوە ژمارە باسی گەنمەشامی بکەین کە ئەڵێن بەرهەمەکەی ئەم ساڵ بەرزە بێتەوە. گەنمەشامی ڕەنگە وا نێتە بەرچاو بەڵام بەرهەمێکی گرنگ و استراتیژیە لەسەر ئاستی جیهان و هەر ئەو کاتە کە جەنگی رووسیا و ئۆکران ڕوویدا یەکێک لەو بەرهەمانە کە ئەنجومەنی نێودەوڵەتی دانەوێڵە نیگەران بوو لەوەی کە ئاستەنگ دروست ببێ بۆ زنجیرەی دابینکردنەکەی گەنمەشامی بوو. جا لێرە باسی ئەکەین کە بەرهەمەکەی چۆنە کێ زۆرتر هەناردێکا و کێ زۆرتر هاوردەی ئەکات. بەرهەمی ساڵانی گەنمەشامی 1 ملیار و بە تێگڕای 1 ملیار و 250 میلیۆن تۆنە، بەڵام بەرهەمی 2025-2026 بە گوێرەی ئەنجومەنی نێودەوڵەتی دانەوێڵە بۆ 1 ملیار و 300 میلیۆن تۆن بەرز ئەبێتەوە. ئەمە ئاستی پێوانەیە لە هەموو مێژووە بۆ ئەم بەرهەمە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. بەرهەم هێنەرانی ساڵی 2024 بۆ 2025 واتە وەرزی ڕابردوو نەک ئەم وەرزە کە پێشبینی بۆ کراوە بریتین لە وڵاتانە ئەمریکا 377.6 میلیۆن تۆنی بەرهەم هێناوە. 131 گەنمەشامی جیهان لە ئەمریکا بەرهەم ئەهێنرێت و جیاوازیەکی بەرچاوی هەیە ئەمریکا لەگەڵ وڵاتەکانی تر لەم ڕۆوە چین کە ماوەیەکە لە هەموو ڕیزبەندیەکانە لە ڕووی پێشکەوتنەوە هەڵبەتەی بینین. 294.6 میلیۆن تۆن بەرهەم هێنێت. 124 بەرهەمی جیهان لە چینە. بەرازیل 135 میلیۆن تۆن بەرهەم هێنێت. 111 دابینکردنی جیهان لە بەرازیلەوەی یەکێتی ئەوروپا 59.3 میلیۆن تۆن. 105 بەرهەمی جیهان و ئەرژەنتینیش بە 50 میلیۆن تۆن. 104
بەرهەمی جیهان پێک ئەهێنێت. با زانیاری زیاتر هەر لەمبارەیەوە وەربگرین. بەکارهێنانی گەنمەشامی بۆ خواردنی مرۆڤ بۆ خواردنی ئاژەڵ وەکو خۆراکی ئاژەڵ بەکاریهێنن لە پیشەسازیی شا بەکاربردنی هەیە وەکو باسم کرد لە هەواڵەکەشە چەندەها جۆر خواردنی لێ دروست ئەکرێت. ساڵی 2025-2026 واتە ئەم وەرزی داهاتووە ئەمە خەمڵاندنە بازرگانیەکەی 192 میلیۆن تۆن خەمڵاندنی بۆکرێت لە سەدا 3 بەرزبوونەوە تۆمار بکات. بەڵام هەناردەکەی لە ماوەی ساڵی ڕابردووە 45.5 میلیارد دۆلار بووە. با زانیاری زیاتر لەم بارەیە وەربگرین باسی وڵاتانە بکەین کە بازرگانی بەم بەرهەمەوەکەن لە ڕووی دابینکردنی ئەو گەنمەشامیەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی کڕین و فرۆشتنی پێواکرێت. ئەگەرتمانێ باسی کیشوەرەکان بکەین سەرەتا ئەمریکای لاتینە سەدا 33.4 گەنمەشامی ئەوەی کە لەسەر ئاستی جیهان واتە هەناردە ئەکرێت دابینەکات و ئەمریکای باشوور بێگومان سەدا 32.7 دابینەکات، ئاسیا سەدا 4.1، ئەوروپا سەدا 27.4، ئەفریقا سەدا 2.3 گەنمەشامی هەناردەکراو لەسەر ئاستی جیهان دابینەکەن. کۆتایش ئۆقیانوسیایە کە سەدا 0.1 گەنمەشامی جیهان لە وڵاتانی ئەو ناوچەیەوە هەناردە ئەکرێت و بە شێوەی نێودەوڵەتی ئەفرۆشرێت. هەناردەکاران لەسەر ئاستی جیهان سەرەتا ئەمریکایە وەک گەورەترین بەرهەمهێنەرە گەورەترین هەناردەکاریشە کە 14.3 میلیارد دۆلاری لە ماوەی وەرزی ڕابردووە هەناردە کردووە. بەرازیل لە ڕیزبەندی دووەمایە بە 8.2 میلیارد دۆلار، ئەرژەنتین بە هەناردەکردنی 6.6 میلیارد دۆلار لە ڕیزبەندی سێمایە، ئۆکراین 5.1 میلیارد دۆلاری هەناردە کردووە لە ڕیزبەندی چوارەمایە و فەڕەنساش بە هەناردەکردنی 1.9 میلیارد دۆلار لە ڕیزبەندی پێنجەمایە. ئەو وڵاتانە کە زیاترین گەنمەشامی ئەکڕن لەسەر ئاستی جیهان سەرەتا مەکسیکا کە 5.7 میلیارد دۆلار هاوردە ئەکات، دوای ئەو ژاپۆنە بە هاوردەکردنی 3.9 میلیارد دۆلار ڕێزبەندی دووەمی بۆ خۆی گرتووە. چین بە هاوردەکردنی 3.8 میلیارد دۆلار لە ڕێزبەندی سێمایە. چین یەکێکە لە گەورەترین نەک یەکێکە لە ڕێزبەندی دووەمی گەورەترین بەرهەمهێنەرانە، سەرڕای ئەوەش لە ڕێزبەندی سێمی هاوردەکارانی شایە دیارە بەکاربردنی گەنمەشامی لە وڵاتە ئاستەکەی بەرزە. کۆریای باشوور 2.9 میلیارد دۆلارە، ڤێتنام 2.5 میلیارد دۆلار هاوردە ئەکادەوەی کە بۆ چین وتم بەکاربردنی زۆرە شەرت نییە هەر بۆ خواردن بێ، بۆ کاری پیشەسازی ژە وڵاتە هەنگاوی گەورە هەڵەگرێت لە ڕووی پیشەسازیەوە ڕەنگە بەشێکی زۆری بۆ ئەو مەبەستە بەکار بهێنێت. بەرهەمی عێراق لە ماوەی وەرزی ڕابردووە 500,000 تۆن بووە، 500,000 تۆن لە ناوخۆی عێراق بەرهەم هێنراوە لە ڕێزبەندی 64 جیهانایە، بەڵام بەشێکی زۆریش لە پێویستیەکەی هاورداکە کە ساڵی ڕابردوو 206.1 میلیۆن دۆلاری هاوردە کردووە، هەرچەندە 26 لە سەدا 26 هاوردەی عێراق دابەزینی تۆمار کردووە. ئەمە کۆی زانیاریەکانمان بوو دەربارەی گەنمەشامی. بەڵام ئەمەوێ بچمەوە بۆ ئێران باسی بابەتێکتان بۆ بکەم، ڕێکارێکی حکوومەتی ئەو وڵاتە بۆ ڕوبەڕۆبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و گرانبوونی پێویستەکانی هاوڵاتیان. وەزیری کشتتوکاڵی ئێران ئەڵێت لە پرۆژەی کۆبوونی ئەلکترۆنی نرخی بەرهەمە سەرەکیەکان لەوانە گۆشت، مریشک، برنج و ڕۆن بەجێگیری ئەمێنێتەوە و ناسەقامگیریەکانی بازار کاریگەریان لەسەر دروست ناکات. وتیشی پێشنیارەکە لە قۆناغی کۆتایی تاوتوێکردنایە بە زووی ئەنجامەکەی ڕائەگەێنرێت. کۆبوونی ئەلکترۆنی پێشتر کۆبوونی کاغەزی هەبوو، ئێستا بۆ بە ئەلکترۆنی بۆ کڕینی بەرهەم و پێداویستە سەرەکیەکانە وەک ئەوەی پێشووتر هەبوو کاغز نییە، ئەو پێداویستیانش ڕاستەوخۆ دابش ناکرێن. ئەو خێزانانە کۆبوونەکە کە کۆبوونەکەدی بێگومان ئەیانگرێتەوە لەو مارکێتانە کە بۆیان دیاری کراوە ئەتوانن پێداویستیەکانیان بە نرخی جێگیر دابین بکەن. تەنها ئەو پێداویستی سەرەکیانە ژەگرێتەوە کە بۆ خۆراکی خێزانەکەیەوە تا پێداویستی سەرەکی بۆ خواردن. ئامانج لەم کارە قەرەبووکردنەوەی کاریگەریەکانی هەڵاوسان و سوکردنی ئەو فشارەیە کە بەهۆی هەڵاوسانەوە لەسەر خێزانە کەم داهات و کەم دەرامەتەکان دروست بووە. ئەوە لە کاتێکە کە نوێترین داتا ئابوووریەکان ئاماژەی زۆر باش بەدەستەوە نایەن. لە نوێترین راپۆرتە ناوەندی توێژینەوەی پەرلەمانی ئێران باز لە پاشەکشەی گەشەی ئابووری ئەکات و بانکی جیهانیش پێشبینیە کات هەڵاوسان لە ئێران تا کۆتایی ئەمساڵ بۆ 149 و تا ساڵی 2026 بۆ 156 بەرز بێتەوە. شاراوەش نییە هەڵاوسانی ئابووری بە واتای گرانبوونی نرخی کاڵا و شمەک و بچووک بوونەوەی سفرەی هاوڵاتیانە. پێشتر لە هەواڵەکەمان دەربارەی بەهای دراوەکان
باسیەوەم کرد کە تمەن بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئێستاش باسی کۆبوونی ئەلکترۆنیم کرد. ئەمە ڕێکارێکی حکوومەتی ئێرانە بۆ ئەوەی کە نەهێڵێت ئەو هەڵاوسانە کە دروست بووە فشار لەسەر هاوڵاتیانی کەم دەرامەت دروست بێمە زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرم. بۆ مەبەستەش ئەچمە لای پەیامنەرمان سامان سلەیمانی لە تاران. سامان سڵاوت لێبێ باسی بەرزبوونەوەی تمەنمان بۆ بکە بەرامبەر بە دۆلار. ڕوونکردنەوەشمان بۆ بۆ ئەم کۆبوونی ئەلکترۆنیا ئەمە چییە چۆن بەکارەهێنرێت و کێ ئەگرێتەوە کاڵن خێزانی کەم داهات و کەم دەرامەت پێوە چییە بۆ دیاریکردنی ئەو خێزانانە؟ بەڵێ زریان سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە نرخی تمەن لە بازاڕەکانی ئێرانە لەژێر کاریگەری سێ فاکتەردایە کە ئەگەر بە پێی ڕێژەی کاریگەریەکەیان پۆلێنبندیان بکەم فاکتەری یەکەم بابەتە سیاسیەکانە هەواڵی سیاسیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان هەر کاتێ هەواڵێ لەسەر ئەوەی کە گەمارەوەیەکی تازە یا گوشارێکی تازەیە هەواڵێ بۆ ئەگەری زیاتربوونی شەڕ یا بە پێچەوانەوە ڕوئەدا کاریگەری لەسەر بازاڕدانە. بابەتی دووەم ڕێکارەکانی بانکی ناوەندیە بە پێی ئەو ڕێژە دراوەی کە ڕۆژانە بە تایبەت دولار ئەی خاتە بازاڕەوە ئەتوانێ و هەروەها درهەمی ئەماراتیش ئەتوانێ زۆر کاریگەر بێ لەسەر بازاڕەکەەوە یا لە بڕێ شوێنە بانکی ناوەندی ئەوێت لە ڕێگەی ڕێژەیەکی کەمی دولارەوە ڕێژەیەکی زۆرتر تمەنی دەستکەوێ بۆ موچە و معاشی فەرمانبەران ئەمەش ئەتوانێت کاریگەری لەسەر بازاردا بنێت و کاریگەر بووە. بابەتی سێهەم کە لەو جوانەکەی تر تا ڕادەیە کەمترە کاریگەریەکەی وەکو هەموو بازارەکانی تر وەکو هەموو وڵاتانی تر بابەتی داخوازیە هەرچی ڕێژەی داخوازی بۆ کڕینی دولار یا زێر بەرز ئەبێتەوە لە ناو بازار و خەڵک زیاتر ڕوو لە بازارەکەن بۆ کڕین یان فرۆشتر ئەمەش کاریگەری لەسەر بازاردانێ. لە ڕۆژانی ڕابردووە هەم بانکی ناوەندی کۆمەڵی ڕێکاری خستووەتە کار بۆ خستنە بازاڕی ڕێژەیەکی زیاتری دراو لە هەمان کاتیشدا هەواڵە سیاسەکان بە شێوەیەکە کە لانی کەم لە ناو بازارەکانە ئەگەری ڕوودانی شەڕێکی دووبارە ئەگەرەکەی تا ڕادەیە دابەزیوە ئەمە وای کردووە دولار تا ڕادەیە دابەزێت و تمەن بەرزبوونەوەیەکی کاتی بەخۆیەوە ببینێ. لە هەمان کاتدا ئەزانین کە سیستمی ئابووری ئێران ناوەندە پەیوەندیدارەکان لە بانکی ناوەندی وەزارەتی ئابووری ئەمانە لە ساڵانی ڕابردوودا بۆ پێدانی ئەو پارەیەک بە هاوڵاتیان کە پێوترا یارانە یا یارمەتی مانگانە کە مانگانە بە هاوڵاتیانی ئێرانی ئەدرا هەموو هاوڵاتیانی ئێرانی و هەموو بنەماڵەکانیان لە دە بەشە پۆلێنبەندی کردووە کە بۆ نمونە بەشی یەکەم ئەوانن کە زیاترین داهاتی مانگانەیان هەیە ئەمە ڕواتە سەر تا بەشی دەهەم کە هەژارترین کەسەکان ئەگرێتەوە. لە ئێستادا بڕیار دراوە بۆ نمونە لە مانگی داهاتووە بەپێی یاسای کە پێشتر پەرلەمانی ئێران پەسەندی کردووە سێ بەشی یەکەمی ئەم پۆلێنبەندیە یانێ بەشەکانی 1 و 2 و 3 کە زیاترین داهات یانێ ئەو یارمەتیان بە تەواوەتی لێ ببڕێواتە سیستمی ئابووری ئێران ئەم داتایانەی لە بەردەسا هەیە بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی ئابووری هاوڵاتیان. لە هەمان کاتدا ئەزانین دیسان بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 65 خەڵکی ئێران معاش بگیرن یا کارمەندی معاش بگیرن یا خانەنشینن یا کرێکارن کە معاشی ڕۆژانە و معاشی مانگانەیان هەیە و ئەم لە 65 لە ڕاستیە لە ساڵانی ڕابردووە بەهۆی هەڵاوسان و گرانیەوە کەوتونەتە ژێر گوشارێکی زۆرەوە لە ئێستادا بۆ نمونە باسەوە کرێت کە هێڵی هەژاری داهاتی هێڵی هەژاری بۆ هەر بنەماڵەیە لە مانگە لانیکەم 50 ملیۆن تمەنەکە لە ئێستادا ئەوترێ زۆرینەی زۆری یا لە سیادووی بنەماڵەکانی ئێران لە ژێرەوەی ئەو هێڵە هەژاریان و ئەمەش وای کردووە کە بەڕاستی بۆ دابینکردنی کەمترین پێداویستەکانی ڕۆژانەیان تووشی کێشە بن. بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا باس لە دابەزینی بەرچاوی کڕینی گۆشتی سوورکرا لە ئێستادا باس لەوە کرێت کە ئەو بابەتە گواستراوەتەوە بۆ گۆشتی مریشکیش و بنەماڵەکان بەشێکی زۆریان تا ناتوان گۆشتی مریشکیش مانگانە دابین بکەن بۆ خۆیان ئەمە لە کاتێکدایە کە شیرەمەنیەکانیش بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. سامان پرسیارێکم هەیە من ئێستا باسی ئەو پۆلێنبەندیت کردوتە لە ڕووی داهاتەوە خێزانەکان پۆلێنبەندی کراون باسی ئەم کۆبۆنەمان بۆ بکە ئەمە کام بەشانە ناگرێتەوە با بڵین کام خێزانانە ئەگرێتەوە و کاریگەریەکەی چی ئەبێت ئەڵێ گۆشت و مریشک و برنج و چەند بەرهەمی سەرەکی تر بە نرخی جێگیر ئەتوانن بکڕن ئالەمەیە هەستەکەم کە تۆزێ ناڕوونی هەیە گەرزانیاریت لایە هەندێک بۆمان ڕوون بکەیتەوە.
هەروە کاماژەم پێدازریان بنەماڵەکان لە 2 ساڵی ڕابردووە بە تایبەت تەنانەت بۆ دابینکردنی پێداویستی زۆر گرنگی ڕۆژانەیان بۆ نمونە مریشکە گۆشتی سوورە و تەنانەت برنجە ئەو شتانەیە تووشی گرفت بوون و ڕێژەکەی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە کە تەنانەت دەڵێن ئاستی بەکارهێنانی پرۆتەینی ڕۆژانە لە ئێرانەکان بە شێوەیە دابەزیوە کە لە ساڵانی داهاتوودا ئەگەری سەرهەڵدانی کۆمەڵی نەخۆشی هەیە بۆیە حکوومەت ئەم ڕێکاری گرتووەتە بەس بەرکە بەشێک لەو بابەتە قەرەبوو بکاتەوە هێشتا وردەکاریەکە ڕاگ نەگەێنراوە ئەم کۆبوونە چۆن دابش ئەکرێ بەڵام بە دڵنیاییەوە سێ بەشی کۆتایی ئەو پۆلێنبندیە کە ئاماژەم پێداواتە بەشی 8 و 9 دەکە هەژارترین کەسەکانی کۆمەڵگان بە پێی داهاتی مانگانە ئەوانە ئەگرێتەوە چونکە لە ئێستاشدا یارمەتیەکی زیاتر بۆ سێ بەشە ئەدرێ بەڵام ئایا دیار نییە تەنها بۆ ئەو سێ بەشە ئەبێ یا هەر لە یەکلا بۆتەوە جێبەجێکردنەکەی زیاترین داهاتیان نایەواتە بەشی 1 و 2 3 ئەبێ چاوەڕامین بەڕاستی حکوومەت بزانین چۆن ئەمە ئەتوانێت ڕابگەینە و ئایا لە ڕووی داراییشەوە چەندێک ئەتوانێت یەکلا بۆتەوە جێبەجێکردنی کۆبۆنی ئەلکترۆنیەکە یا هێشتا لە قۆناغی تاوتوێکردنایە و ئەگەری هەیە هەر جێبەجێش نەکرێت ئەمە چۆنە پەسەند کراوە وتت بەڵام ئێمە بینیمان کە وەزیری کشت و کاڵیش وتی کە لە قۆناغەکانی کۆتایی تاوتوێکردنایە جێبەجێکرێت خودی زریان خودی یاساکە پەسەند کراوە بە شێوەیەکی گشتی کە کۆپۆنی ئەلکترۆنی بدرێ وەکو سەردەمی شەڕی ئێران و عێراق کە کۆپۆنی کاغەزی ئەدرا بە هاوڵاتیان و هەموو هاوڵاتیان یەگرتەوە بەڵام لە ئێستادا دوو پرسیاری گرنگ هەیە یەکێک ئەوەیە کە ئەم کۆپۆنە ئەلکترۆنیکیە چ بەشێک لە هاوڵاتیان ئەگرێتەوە چ ڕێژەیەک ئەگرێتەوە و پرسیاری دووەم ئەوەیە کە ئایا هەموو ئەو کەسانێک کە یانگرێتەوە بە شێوەیەکی بەرامبەر ئەم پێداویستیانیان بە شێوەی ماگانە بۆ نمونە پێئەدری یانە دیسان ئەوەش پۆلێنبەندی ئەکرێت و هەر بەشێک لەوانەیە بە پێی ڕێژەی هەژاریەکە و ڕێژەی داهاتەکەی بەشێکی زیاتر بگاپەی ئەمانە هێشتا ڕانەگەندراوە بەڵام خودی کۆبۆنە ئەلکترۆنیەکە بە شێوەیەکی گشتی وەکو یاسایە پەسەند کراوە حکوومەتە بێ جێبەجێ بکات. سپاس پێام نێرمان سامان سلێمانی لە تارانەوە لەگەڵمان بوومان دوو نەبی سامان بەم شێوەیە هاتینە کۆتایی هەواڵابووریەکانی ئەمڕۆ سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.